دەنگی پەلەوەرەکان و فرۆشیار و کڕیار بازاڕەکەی هێندەی تر قەرەباڵغ کردووە. هەرچەندە کەشوهەوا ساردە، بەڵام بازارێکی گەرمە و کڕین و فرۆشن تێدا بەردەوامە، تەنانەت کۆراناش نەیوەساندووە. 15 ساڵە من لێرەم و خەریکێم ئیشەم و لەخوای گەورە بە زیابی سوادەم لێ کردووە و داهاتیشی خراپ نییە و ڕۆژانە مشتری زۆرمانەیە، هێلکەی کوردی، قازی کوردی، مریشی کوردی، هەمی خەڵگەی خوا مشتری خۆمان تایبەتمانەیە، تیەگەی شتمان لەخوای گەورە بە زیابێ سەرفیاتمانەیە. تاموچێژی پەلەوەرە خۆماڵیەکان وەکو خەڵ و قاز و مریشک بووەتە تایبەتمەندی فرۆشتنی پەلەوەرەکان لەم بازاڕەدا. جیاوازی نرخی کیلۆی گۆشتی ئەم پەلەوەرانش وەکو جیاوازی تامیانە لەگەڵ گۆشتی سوورە و زۆر جار گرانترە لە گۆشتی سوور. لەناو ئەو پەلەوەرانشدا قاز زۆرترین خواستی لەسرە بۆ بۆنە و داوەتە خێزانیەکان. ئێستا دەستم کردو بۆ ئیشێکە بژێوی ژیانی من لەسەر ئەم ئیشەیە، بەڵام خواستی شتەکان زیاتر لە زستاندا وەکو خواردن. لە مانگی 11 دەست پێەکە بۆ تقریبا مانگی 2 دەی 2 15 2 ساڵانی تر بەعام پەلەوەرەکان خواستی بوو، بەڵام ئێم ساڵ بە تایبەتی قاس خەڵک زۆر حەزی لە خولیای بوو، گرانیش بوو ئێم ساڵ. بازاری پەلەوەری سەی سادق بووەتە شوێنی کەسابەتی دەیان گەنج و پیاوی خێزاندار، شوێنێکیشە بۆ دەستکەوتنی گۆشتی پەلەوەری خۆماڵی کە ڕۆژانە سەدان کەس بە مەبەستی کڕین و فرۆشتن سەردانی دەکەن. هەرچەندە لە ئێستادا کۆراناش کاریگەریەکی ئەوتوی لە سەر بازاڕەکە نەکردووە، بەڵام فرۆشیاران چاوەڕێن بە گەیاندنی هەندێک خزمەتگوزاری حکوومەت بازاڕەکەیان بۆ ئاوادان بکاتەوە. ئێستا وەرزی زستانە و خواست لە سەر کڕینی پەلەوەرە کوردیەکان زیادی کردووە. هاوڵاتیان پێیان وایە خواردنی گۆشتی پەلەوەر لە ئێستادا تاموچێژی زۆرترە. سوێی محەممەد، تایبەت بە پەیامی ڕۆژ، سەید سادق.